خۆشەویستان سڵاوتان لێبێ ئێوارەتان باش بێت لە هەر شوێنێکی نێما بێنن سڵاوی ئێمەتان لێبێت ڕەنگە زۆرینەتان پێتان وابێت کە کەمێک ئێمە نیو ساعت پێشتر پرۆگرامەکەمان دەست پێ کردووە لەبەر ئەمڕۆ چالاکی هەیە لەسەر ڕۆژی جیهانی سینەما دیارە ئەمڕۆ لە سەرانسەری جیهاندا چالەکەکانی ڕۆژی سینەما بە چەندین چالاکی جۆرا و جۆر و هەروەها نمایشی فیلم دەست پێ دەکات زۆر جار لەم ڕۆژەدا فیلمەکان ناوەڕۆکەکانیان پەیامێک هەڵدەگرێت و هەر نەتەوەیەک لە ئەنجامی ئەو تراژیدیانی کە بەسەر خۆی داهاتووە لە ناوەڕۆکی فیلمەکاندا ڕنگ ئەداتەوە دیارە بێگومان لە زۆرێک لە شارەکانی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی ئەم ئێوارەیە واتە کاتژمێر 4 دەست دەکرێت بە چالەکەکانی ڕۆژی جیهانی سینەما لە شاری سلێمانی لە هەمان کاتیشدا فیلمێک نمایش دەکرێت بەناوی فیلمی ڕەشەبا ئەم فیلمە باس لە ناوەڕۆکی ئازار و مێنێتەکانی کچان و ژنانی ئەزدی دەکات کە چۆن بەدەستی گروپی تۆرۆریستی داعش زۆرێکیان هەم بوونە قوربانی و زۆرێکیان بازرگانیان پێوەکرا لە ئەمان کاتدا بە هاوکاری دەستگای میدیایی کورسات ئەو بابڵێن ئیڤێنتە یاخود ئەو چالەکیانە بەڕێوە دەچێت بۆیە ئەمڕۆ ئێمە پرۆگرامەکەشمان نیو کاتژمێر لە پێش کاتی خۆی دەست پێ کردو هیواداری نێوە لەگەڵمان بین ئێمە دەچینە لای ڕووماڵی ڕاستەوخۆی بەشێک لە چالەکەکانی ڕۆژی جیهانی سینەما لە شاری سلێمانی لە هەمان کاتیشدا لە ڕێگەی هاوکارمانەوە سۆنیا جەلیل هەوڵەدەین ڕابۆچوونی کۆمەڵێک لە سینەماکاران کۆمەڵێک لە ئاکتەر و هونەرمەندانی بواری سینەما لە کوردستان بۆی خۆشەویست بگازینەوە بابزانین ئەوان لەم ڕۆژەدا ڕابۆچوون و پەیامەکانیان چییە بۆیە بۆ دەستپێکیش دەچینە لە هاوکارمان سۆنیا ئاوارەت باش سڵاوت لێبێت لە لای تۆ چالەشەکان چۆنن چەند خەڵکانێک هاتوونەتە ئەو شوێنی کە تۆی لی بۆ نمایشکردنی فیلمەکە شوێنەکە کوێیە فیلمەکە کاتژمێر چەند دەست پێ دەکات چالەکیەکان چین ڕابۆچوونی هونەرمەندانمان بۆ بگوازیتەوە لەسەر ڕۆژی جیهانی سینەما لەسەر ڕەوشی سینەما لە هەرێمی کوردستان و تا چەند ئێمە دەرهێنەری سینەماییمان هەیە ئەکتەری سینەماییمان هەیە و گرفتەکانی بەردەمکاری سینەما لە هەرێمی کوردستاندا چۆنە هەموومانە بۆ تۆ بەجێ هەڵ بەڵێ ئاری سلااوان لێبێ ئێسێما وەکو تیمی دەستگای میدیایی کورسات لە سیتی سینەماین لە شاری سلێمانی کۆکو خۆت ئاماژت پێکرد ئەمڕۆ ڕۆژی جیهانی سینەمایە لەم ڕۆژەدا تەواوی جیهان یادی ئەم ڕۆژاکەن و بە پێشکەشکردنی فیلم و بەڕێوەچوونی چەندین فیستیڤاڵی فیلمی سینەمایی کوردستانی و بەتایبەتیش پایتەختی ڕۆشنبیری زۆر بە خۆشحاڵی و سەرەڕای قەیرانەکان ئەمڕۆ شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری بێبەش نەبووە لەم ئیڤێنتێک بەڕێوەبەراتی ڕۆشنبیری گشتی سلێمانی و بەشی سینەمای سلێمانی و هەروەها بە هاوکاری دەستگای میدیایی کورسات توانیوانە ئیڤێنتێک لێرە ساس بکەن کۆمەڵی خەڵکی زۆر ئێستا وردە هاوکارم بتوانێت سەرەتا وێنەکانتان بۆ بگوازێتەوە کۆمەڵێک خەڵک ئێستا هاتوونەتە سیتی سینەما لە شاری سلێمانی کە وا بڕیارە ئەمڕۆ لە سەعات 4 کۆمەڵێک وتار پێشکەش کرێت لەلایەن بەشی سینەمای سلێمانی و دواتریش بتوانن خەڵات بە چەند لایەنێک ببەخشرێت و لە سەعات 4:30 فیلمی ڕەشەبا نمایشەکرێت کە و فیلمە تایبەتە بە ئێش و ئازارەکانی کچان و ژنانی ئێزدی کە چەکدارانی داعش هێرشیان کردە سەریان لە شنگال و زوڵم و زۆرێکی زۆریان بەرامبەر بە تایبەت بە کچانی ئێزدی کرد و فیلمەکە لە دەرهێنانی حەسەن حسێنە کۆمەڵێک ئەکتەری باش و لێ هاتوو لەو فیلمە ڕۆڵیان بینیوە من ئەمەوێت هەنێک لە میوانانی و ئێرە و سەپەرشتیارانی ئەم ئیڤێنتەی تایبەت بە ڕۆژی جیهانی سینەما لێرە بدوێنم سەرتا ئەچمەلای کاکاوە ئەم کاتەوە باش کاکاوەکو بەڕێوەبەری بەشی سینەمای شاری سلێمانی لەسەر ڕۆژی جیهانی سینەما سەرتاچ پامێکت هەیە بە بۆنی ئەم ڕۆژۆ پێشکەش بە هونەرمەندان و بینەرانی بکەیت. بەخێر بن سەرەتا عەزیێتان کێشا سپاس بۆ ئامادەبوونی ئێوە لە ڕۆژی یادی جیهانی سینەمایە لێرەوە سڵاو و ڕێزمان ئاراستەی هەموو ئەو هونەرمەندە ڕەستەنە دڵسۆزانەی کە لە پێناوی هونەرە خۆیان تەرخان کردووە ڕێز و نەوازشیش بۆ ئەوانەی کە لە ڕێ ئەو هونەرە جانیان لەدەستدا ئێمە لێرە پەیاممان هەیە کە بڵین بەشی سینەمای سلێمانی جاران کە بەڕێوەبەر بوو جاران کە بەڕێوەبەرایەتی بوو بەداخەوە کە ئێستا بچووکراوەتەوە بەڵام ئەمانەوێ لێرەوە پەیامی خۆمان ئاراستەی شارە خۆشەویستەکەمان بکەین بڵین ئێمە ڕاناوەسین ئێمە بەردەوام ببین لەو خزمەتە کۆڵناین و
خۆشحاڵیشین کە خەڵکان ئێستا ئامادەبوون بینەری ئازیز ئامادەبوون و لێرە شۆ ئەمەوێ ستایشی کەناڵە خۆشەویستەکەتان بکەین کە هەمیشە پاڵپشتمان بووە هەمیشە بەهانامانەوەهاتەوە سپۆسەری دەستەکانە خۆش بکاکەوە ئەمەوێت بە دەرفەتی بزانم وەکو ڕێخێرێک و بەڕێوبەری سینەما باسی ئەو هەوڵ و ماندووبوونە بکەین کە بەشی سینەما سەرەڕای گرفتەکاتوانی بتان ئەم ئیڤنتە ئامادەکەن ئەم ئیڤنتی ئەمڕۆ لەخۆگرێت ئەم ئیڤنتە بەداخەوە ئێمە ساڵان فێستیڤالمان هەبووە فێستیڤالەکەش خۆیاوە لە چەند ڕۆژێک تەنانەت گەشتۆتە هەفتە و نمایشی فیلمی خۆمانمان کردو لە بەرهەمی خۆمان بە بەشداری فیلمەکانی دەرەوە فیلمە بیانیەکان بەڵام بەداخەوە کە خۆ دەزانی ئەم قەیرانەکاری چوای کردووە توانیمان خۆشبەختانە ئەم ساڵ فیلمی ڕەشەبات داوەتکەین ئەم فیلمێکە توانیوێتی لە چەند فێستیڤالێکی جیهانیا خەڵات وەرگێ بەڵێ بە دڵنیاییەوە دواتر ئەگەڕێن وڵاتان بۆی چەند میوانێکی تریش ئێمە لێرە ئەمڕۆ سۆنیا ئەگەر گوێت لێمە دەنگی مایکەکەت باش نییە ئەگەر بکرێت لە ڕێگەی هاوکارانتەوە مایکەکەتان چاک بکەن بۆی دەنگەکە بە باشی بگاتە لای ئێمە جۆمانی بەڵام دەنگێکی تێدایە هەڵەیەکی تێدایە ئەگەر بکرێت بە خێرای ئەوە چاکن بۆ بتوانین زۆرترین ڕابۆچوونی هونەرمەندان بگوازینە خۆشویستان بەبیرتانێنینەوە ئەمیێوارەیە کاتژمێر 4 لە سیتی سینەما لە شاری سلێمانی فیلمی ڕەشەباک کە یەکێکە لە فیلمەکان و فیلمە بەهێزەکان کە چەندین خەڵاتی جیهانی بەدەستهێناوە ئەم ئێوارەیە نمایش دەکرێتەوە ئەگەر عاشقی سینەمای ئەگەر عاشقی بواری فیلمی دەتوانی بە دەرفەتی بزانی و بچیتە سیتی سینەما و لەوەیە بینەری ئەم فیلمە بیت و لە هەمان کاتیشدا لێدوانی بەڕێزکا و خادرمان بینی و سەرپەرشتیاری ئەم چالاشیە لە هەمان کاتیشدا بەڕێوەبەری سینەمای سلێمانیە ئاماژێبەوە کرد لەم قەیرانەدا خۆشبەختانە توانیوانە کە ئەم چالاکیە ساز بکەن ئەگەر بنمایشی فیلمێکیش بێ فیلمێکی سینەمایی دوجار دەوترێت چالاکیەکە یاخود ڕۆژەکە بە زیندوی دەمێنێتەوە لە ناقی ئێمەدا و بەردەوام وەکو لەوێنەکانیشدا بینیمان بەشێکی زۆر لە هونەرمەندانی بواری سینەما و دراما و لەوێدا ئامادەیان هەبووە لە چاوەڕوانی ئەوەن بچنە هۆڵی سینەماوە و لەوێ بینەری ئەم فیلمە بن دیارە دواتریش هەموو تار هەیە لەم ڕۆژەدا و چەند چالاکێکی تر لە ڕۆژی جیهانی سینەمادا لە شاری سلێمانی بەڕەوە دەچێت جیاواز لە ساڵانی ڕابردوو دیارە قەیرانی دارایی کاریگەری کردو سەر ئەوەی کە چالەکیەکان بە جۆرە لە جۆرەکان وەکو پێویست نەبێ ڕەنگە لە ئاست تموحی زۆرێک لە سینەماکاران نەبێت بۆ پێیکە ساڵانی ڕابردوو بەشێکی زۆر لە ئاکتەرە جیهانەکانیش بانگێش دەکرات تاوەکو بزانن کارە هونەرەکان چین لە نزیکەوە هەماهەنگی دروستکەن و پەیوەندی دروست بکەن لە هەمان کاتدا ئەم ساڵ دیارە بەهۆی قەیرانەدارایەک و بارودۆخی کە ساهرمی کورسان پیاتی پەڕەبێت نەتوانراوە کەسانێک بانگێش بکرێت کە لە بواری سینەمای جیهانیدا کار دەکەن ئەو هەمانگی دروستکردنەوە کارێکە بۆ پێشکەوتنی سینەمای کوردی و زۆر جار ئێمە لە ڕێگەی پرۆگرامەکانمانەوە ئاماژەمان بەوە کردووە یاخود دەرهێنەران ئاماژیان بەوە کردووە کە سینەمای کوردی لە خاڵی هەنگاونانە سەرەتایەکانیدا خۆشبەختانە ناکرێت بڵین سینەمامان هەر نییە بەڵام هەنگاوەکان لە هەنگاوە سەرەتایەکان داین بەڵام هەمیشە ڕووی دەممان کردوتە زۆرێک لە دەرهێنەران سینەرنستانە و بەردەوام وەکو میدیا وتومانە بریا سەرجەم ئەو نەهامەتی و مەرگە ساتانی کە بەسەر گەلی کووردا هاتووە لە نێو فیلمەکاندا بە تەواوەتی ڕنگ بدرایەتەوە بریا مەرگەساتی هەڵەبجە لە نێو فیلمێکی سینەماییدا بەرجەستە بکرایە ئەنفال ئەگەر چی ناڵێن نەکراوە کراوە هەوڵی زۆر باشەیە کە جێگەی دەستخۆشین بەڵام فیلمێک پڕاوپڕ بڵێن سینەمایی بێت و ئەم مەرگەسات و چکە ساتانی کە تراژیدای گەلی کوور دەگێڕنەوە بجێڕێتەوە تا ئێستا لەم بوارەدا یاخود لەم ژانرەدا کەمێک لاوازی بۆیە هۆڵەدەین ئەمڕۆ لە ڕێگەی هاوکارمان سۆنیاوە ڕابۆچوونی زۆرێک لە هونەرمەندان بۆ ئێوەی خۆشەویست بگوازینەوە تاوەکو بزانین بۆ چوونەکانی ئەوان لەسەر ڕۆژی جیهانی سینەما لەسەر هەوڵەکانی بەرەو پێشبردننی سینەما لە هەرێمی کوردستان واروەها چۆنێتی ئاشکردنەوە ناکرێت بڵێن ئاشکردنەوە یاخود چۆنێتی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە چوونێن بۆ هەوڵەکانی سینەما و تەماشاکردنی فیلمەکان لەوێت چێژی زیاتریان دەبێت نازانم ئەگەر هاوکارم ئامادەیە بچینەوە لای هاوکارمان سۆنیا تا هاوکاران ماڵن ئامادێت تا سۆنیا ئامادا بێت بەبیرتانە خەمەوە ئەمڕۆ یادی ڕۆژی جیهانی سینەمایە کە بۆ یەکەمین جار لە فەڕەنسا وشەی سینەما داهات یاخود ئەو ژوورە تاریکەی کە برایانی لۆمێر لە ساڵ 1970ەکاندا
بیریانەوە کردەوە لە ڕێگەی دەرەچەیەکەوە ڕووناکی بهێنە نێو ژوورێکی تاریکەوە ئەو کاتە وێنەکان هەڵدەگەڕانەوە و بینەرێکی زۆری هەبوو یەکەم فیلمی سینەماییش ئەو شەمە نەفێرە بوو کە بەڕۆی شاشەکە داهات و زۆرێک لەو کەسانی کە بەوەی کەمین جار چوونە نێو هۆڵی سینەماوە شەمە نەفەرەکان بینی ویان دەزانی شەمە نەفەرەکە بە سەرخۆیان دێت تەنانەت زۆرێکیان هاواریان کردووە. خۆشویستانە گەڕێنەوە لە هاوکارمان سۆنیا لە شاری سلێمانی لە سیتی سینەما بۆ گواستنەوەی ڕابۆچوونی بەشێکی زۆر لە هونەرمەندانی بواری سینەما. سۆنیا گەڕێمەوە لای تۆ فەرموو دەست بکە بە پرسیارەکانی خۆت لە هونەرمەندان. بەڵێ ئاری دووبارە سڵاوتان لەبێ ئێستێمە لە سیتی سینەمای لە شاری سلێمانی وەکو ئاماژەمان پێکرد کە ئەمڕۆ ڕۆژی گیانی سینەمایە ئەمڕۆژ لە پایتەختی ڕۆشنبیری چالاکی ئامادەیە و فیلمێک نمایشەکرێت. ئەگەر هاوکارم بتوانێت دوێنەکانتان بۆ بگوازێتەوە سیتی سینەما لە ئێستا قەرەباڵخێکی زۆر بەخۆیەوە بینێت کە بەشێک لە هونەرمەندان و ئەو کەسانەی کە هەواداری بینینی فیلمە سینەمایەکان بەتایبەت فیلمی کوردی کە لێرە لە پایتەختی ڕۆشنبیری و بەگشتی هەرێمی کوردستان بینەرێکی زۆری هەیە فیلمی کوردی و پێیان خۆشە لەپاڵ ئەوەی کە سێری فیلمی بیانی بکەن فیلمی خۆماڵی خۆشمانە بە ئێمەش بتوانین دڵنیا بینەوە لەوەی کە ئێمەش خاوەن سینەماین خاوەن بەهرەی باشین خاوەن دەرهێنەر و بەرهەمی بەپێزین و لایەنەکانیش کەم تەرخەمیان نەکرۆ لەو بوارە من ئەمەوێت ڕابۆچوونی زیاتری هونەرمەندان و هاوڵاتیانیش بگوازمەوە دەربارەی ئەم چالاکیە و پەیامی هونەرمەندان. ئێستا بەڕێز کاک ئاسۆ عومەر سوارەی هونەرمەندمان لەلا سەرڕایەوەی کە پێشکەشکارە لە کەناڵی کورسات لە هەمان کاتیشا هونەرمەندە. کاک ئاسۆ ئەم کاتە باش پیرۆزبایی ڕۆژی گیانی سینەمان لێکن وەکو سینەماکارێک پەیامی تۆ چیە لەم ڕۆژەیە؟ زۆر بەخێر بن. سەرەتا سوپاس بۆ هەوڵ و ماندووبوونی کەناڵی کورسات بۆ پشتگیریکردنی هەموو کایەکی هونەری کە هەمیشە دەست پێشخەرە بۆ ئەو هاوکاریە. ئەوە جێگەی سوپاسە من وەکو ئەکتەر وەکو فەرمانبەر لە بەڕێوەبەراتی هونەری سینەما سوپاس بۆ ئەو هاوکاریەتان. پەیامی منیش وەکو هونەرمەندێک بۆ هونەرمەندە سینەماکارەکانی گیان بەگشتی و هونەرمەندانی کورد بە تایبەتی پیرۆزباییان لێ یەکەم لەم ڕۆژەیە و بە هیوام ئێمە بتوانین لەم کایە لە قەیرانەی ئێستا کە تووشمان بووە لەو قەیرانە نەجاتمان بێ هەتاوە بتوانین کاری باش بکەین بچینە ئاسیکی گیانیەوە. کاتە کاگاسۆ ئەتوانین لە ئێستا لەم قەیرانە پێویستە لەسەر هونەرمەند و سینەماکاران چی بکەن بۆ ئەوی ڕوتی سینەما زیاتر گەشە بەخۆیەوە ببینێت زیاتر ئێمەش بتوانین خاوەن سینەمایەکی بەپێز و نێودەوڵەتی بین. کە قسەیەتە سەر سینەما یەکەم لەمپەر کە دێتە بەردەمێ بودجەیە ئەو بەجەتی کە تەرخانەکرێت بۆ مایک فلم بۆ دروستکردنی کارێکی سینەمایی. بەداخەوە خۆتان نەزانن لە هەرێمی کوردستانە ئێستا قەیرانێکی دارایی زۆر گەورە هەیە. بەڕای من تا پارە و بەجەتیش بەو شێوەیە نەبێ کە بتوانین ئیش لەسەر سینەما بکەین نەکردنی باشترە چونکە سەرەتا و کۆتایی کاری هونەری سینەما بەپاراکرێت. دەستەکانە خۆش بێت توانیمانە ئێمە بە دەرفەتی بزانمە و پرسیارەش لێ بکەین. ئێمە توانیمانە لە ڕێگەی بەرهەمە سینەمای و هونەرەکانەوانە پەیامی خۆمان بگەێنین بە کۆمەڵگەکان و پرسەکە گەرنەتەوەییش بێت. من دەستخۆشی لە هەموو ئەو دەرهێنەر و ئەو ستافانەکەم کە ئیشی باشیان کردووە کەم تا زۆرێک دەنگی خۆیان گەیاندۆتە فستیڤالە جیهانیەکان و بیرن نەچێ ئێمەی کورد هەر کارێکی هونەری کەیکەین بۆ ناسنامەی نەتەوەی خۆمان ئیشەکەین. ئەوەی کە تا ئێستا کراوە باشتر بووە لەوەی کە نەکرێ بەڵام ئێشتا ئێمە ڕێگایکی دوور و درێژە و زۆرمان لە بەردەماماوە. دەستەکانە خۆش بێگاگاسۆکو وەزانین کە ئێستا بینەرێکی زۆر هاتوونەتە سیتی سینەما لە شاری سلێمانی کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە توانم جموجۆڵێکی زۆر لە سیتی سینەما هەیە کە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات و بەشی هونەری سینەمای شاری سلێمانی ئەمڕۆ فیلمی ڕەشەبا لە شاری سلێمانی نمایشێکرێک و لە وێنەکانایی بینن کۆمەڵێک گەنج و لە هەموو چین و توێشەکان ئەمڕۆ هاتوونەتە شاری سلێمانی و زانیاریم هەیە کە لە بەشێک لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانیشەوە ئەمڕۆ هاتوونەتە ئێرە. من ئەمەوێت لەگەڵ بەڕێز کاکەمەران بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتین سپامی تۆ چێ لە ڕۆژی گیانی لە ڕۆژی گیانی سینەما تا چەند دڵخۆشی بە ئامادەبوونی ئەم بینەرە زۆرە. سواز بۆ ئێوە بەدڵنیاییەوە ئێمە وەکو ئەرکی سەرشانی خۆمان وەکو بەشی هونەری سینەمای سلێمانی هەموو ساڵی ئەم یاداکەینەوە بۆ برەوە تۆزێ هیلاک بووم ڕاستەخۆاتم مێکسەر
بەدڵنیاییەوە دڵخۆشین بە هاتنی ئەم بینەرە زۆرە هیوادارین کە بێتە مای ئەوەی کە سینەما بەرەو پێش بڕوا کە ئێمەش بتوانین خزمەت بەو خەڵکە بکەین. ئەمەوێت باسی ئەوە بکەین تا چەند سازکردنی ئێڤێنتێکی وا لەم بارودۆخێکە هەرێمی کوردستان پێهاتە پەڕەوەی گرنگە بۆ ئەوەی ئارامبوونەوەی لانی دەرونی هەم هونەرمەندان و هەم هاوڵاتیانیش. بەتاکید تۆ خۆت باشتر زانی کە سینەما ئەبێتە هۆیەوەی کە ئارامەیەک ببەخشێ بە خەڵک کە بڵێن زانیاری زیاتر بەخشێ بە خەڵکانی بەدڵنیایەوە کە ئەمە ئەوەی کە ئێمە ئەیکەین بۆ ئارامی خەڵکە. دەستەکانە خۆش بێت کاکاوە سپاس دەکەین لێرەش بەشێکی زۆر لێرم بەشێکی ڕاستەوە خۆ لەگەڵتین پامی تۆ لە ڕۆژی گیانی سینەمایە چیە وەکو جەنابتان لێرە ئامادەن؟ پیرۆزبایی لە هەموو سینەماکارانەکەم لە ڕۆژێکی کو ئەمڕۆدا هیوادارم کە هەرچەنە فلیمی سینەمایی کاری سینەمایی کارێکی زۆر زۆر زەحمەتە باوکی هونەرەکانە هیوادارم ئەم ڕۆژە ئەم جۆرە کارانە ئەم کۆکردنەوەیە ڕۆحێکی خۆشەویستی زیاتر لە ناو هونەرمەندانە دروستکات و ببێتە هۆی خولیا و خەونی تازە بۆ هونەرمەندان بۆ ئەوی خەڵک بتوانێت هونەرمەندان بە تایبەتی هونەرمەندانی شانۆ هونەرمەندانی سینەماکار بتوانن میلەتەکەمان لە ڕۆژێکی کۆمڕۆدا ئاشنا بکەن بە کۆکردنەوە بە پیشاندانی فکر و هزرە جوانەکانیان پیرۆزبایان لێکەم و ڕۆژێکی خۆش بۆ هەموو هونەرمەندان بە تایبەتی سینەماکاران. وەکو ئۆزانین موزیک یەکێک لەو فاکتەرە گرنگانیت کە هەر فیلمێک کە بەرهەم ئەهێنرێت لەلاەن دەرهێنەرەکە ڕۆڵێکی کاریگەرە بینێ ئێمە توانین بڵین لە ئێستا فیلمێک بەرهەمێنراوە کە موزیکەکەی خۆماڵی بێت و پراوپڕ بێت هەم بەرهەمە لاە موزیکەکەی هەم فیلمەکەش. من لە ژیانی خۆمە سێ تەجروبەم هەیە بۆ کاری سینەمایی خۆماڵی بێگومان کاریوان بینیوە لە هەرمی کوردستان بە تایبەتی لە سلێمانیا کە مۆزیکی زۆر جوانی بۆ کراوە ئەنی کۆڵەکە یەکێک لە کۆڵەکە و پایەگرنگەکانی کارەکە مۆسیقا بۆ زۆر کاری جوانیان بۆ کردووە ینی هەنگاوی زۆر جوان هەیە لە بوار کاتە توانین بڵێ موزیک چ ڕۆڵێک ئەبینێ لە چۆم لێ ڕاکێشانی سەرنجی زیاتری بینەر و بەدڵبوونی بینەرەکانی کە سێریەکەن ڕۆحی جۆگر خەیاڵی جۆگر هەستی جۆگر هەموو یەکا بە یەک ئەیکا بۆی کە هەموو خەڵکەکە واکە کە هەموو ئینسانەکان ڕاکێشە بەلای فکرەکەیە بەلای ئەو فکرەی کە ئینەکەی چۆنەڵی ئینەکەی ڕایی دروست کردووە. دەستەکانە خۆش بە زۆر سپاس بڵێ ئاری ئێرە قەرباڵخێکی زۆر بەخۆیەوە بینێت کۆمەڵێک خەڵکی زۆر هاتوونەتە ئێرە وا پێچێت ئێستا ئامادەکاری بکەن بۆ ئەوەی کە ئەکتەرانی بەشدار بووی فیلمەکە کە وەکو باسم کرد فیلمی ڕەشەبا کە باس لە کچێزی تێکانێکە ئەوەی کە چەکدارانی داعشتیان بەسراهێنان و هەروەها خوێندنەوەی چەند وتارێک و گواستنەوەی ئێستا بەرز خاتوهێرۆ ئیبراهیم ئەحمەد گەیشتۆ تا هۆڵی نمایش و لێرە بەشداریە کات لەم ئیڤنتەی بەشی سینەمای شاری سلێمانی بە باوکاری دەستگای میدیایی کورسات کە توانیوانە ئەمڕۆ لێرە ئەم ئیڤنتە ئامادە بکەن و بتوانن لێرە ڕۆڵێکی باشیان هەبێ بتوانن هونەری سینەما گەشەی پێبن لێرەیە کۆمەڵێک ئەکتەر و کۆمەڵێک هەواداری سینەما لێرە ئامادەییان هەیە کە بتوانن بەشداری بکەن لەم فیلمە و نمایشکردنی ئەم فیلمە کۆمەڵێک کەسی زۆر لێرن ئێمە هەوڵەیەم بچینە لایەن ئەم کاتتان باش ئێمە بەشێکی ڕاستە خۆ لەگەڵتانین پامی تۆ چیە لە ڕۆژی گیانی سینەمایە و چۆن ئەڕوانی تا ئەم ئیڤنتی شاری سلێمانی؟ پیرۆزبایی لە هەموو هونەرمەندانەکەم و لەم ڕۆژێش بە تایبەتی هیوادارم لەم ڕۆژە خەڵکان ئاش بنەوە لەگەڵ سینەما بەڕاستی دەزۆکەوە ئێمە لە کاتی مناڵیە هەموو ئاماژەوە بوو خەڵک و مناڵ و کە بچێتە سینەما بەڵام ئەو تۆرانێش لەگەڵ سینەما ڕوویداوە هیوادارم نەمێنێت و سینەما بگەڕێتەوە ناو کۆمەڵگا. زۆر سوپاس.
دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەین بەڵێ دیارە بەشێکی زۆر لە گەنجان و هونەرمەندان لێرە ئامادەن من هەوڵێم بچمەلایەن ئەگەر هاوکارم بتوانێت لەگەڵ ما بن لێرە بەشێکی زۆر لە هونەرمەندان لێرە ئامادەن ئەم کاتتان باش بەخێر بند و هونەرمەندی ناسراوی کوردستان لەگەڵمانن ئەمانە سەرتا بینە لای ئەم خاتونکی جوان کە ساڵانێکی زۆرە لە بواری نواندن و هونەرا کارەکەی پامی تۆ چیە لەم ڕۆژەیە؟ وەڵی پەیامی من لەم ڕۆژە هەموو کەسێ هەوڵ باز زیاتر بەرەو ئەم فیستیڤاڵ و شانۆ و سینەما بۆی زیاتر برەی پێبین جمهورێکی هەبێ و بێ ئێمەش هونەرمەندان هەرچەندە زروفەکە یارمەتیمان نایەکە ئیش و کار بکەین بەڵام هەر بەشی خۆمان جموجۆڵێکمان لێرە مافی ئافرەتان پێشێل نەکەم دوا بە دوای تۆ بچمە لای کچەکەت ئەم کاتت باش بەڕێز وەکو ئەکتەرێک و هەم وەکو میکەپ ئارتیستێکیش کە لێرەی چۆن ڕوانی تێرە کێشە و گرفتەکانی ئەوکو ژنان بەشداری کردن لە فیلمەکانە ڕۆڵی ژنان چییە لە فیلمەکانە؟ پێشەکی بەخاتنی کەناڵی کورساتەکەم و دەستخۆشی لە هونەرمەندان و لە سینەماکارەکان و پیرۆزبایی ڕۆژی جیهانی سینەما لە هەموو سینەماکارەکان بەڕاستی تۆزێکم تەرخەمی هەیە لە ئیشەکان بەڵام مهم ئەوەیە ڕۆڵی ئافرەت لە زیادبوونا ڕۆژ بە ڕۆژ ئەمە جێگەی شانازیە من زۆر دڵخۆشمەوەی لەبەری لە مناڵی و لە بوارەکەم ساڵ بە ساڵ هەست بە زیادبوونی ئەو یعنی سەرکەوتنانی ئافرەتەکەم لە بواری سینەما هیوادارم کە زیاتر خزمەتی ئافرەت بکرێ و لە هەمان کاتیشا خزمەتی هونەری سینەما بکرێ. بڵێ کاتە توانین بڵێن کێشەکان ئەکتەران توان تا چەند دق و دق ئەو گرفتانە هەیە بۆ نمونە ئێستا ئەمڕۆ فیلمی لێرە نمایشەکرێت باس لە کێشە و گرفتەکانی کچێستیەکانەکە کە چەکدارانی داشتیان بەسەرهێنان ئەکتەرانی خۆمان تا چەند ئەتوانن بە واقعی ئەو ئازار و مینەتیانە بگوازنەوە. بێگومان ئەکتەری زۆر باشمان هەیە زۆر ئەو جێگەی دڵخۆشیە کە تۆ چیرۆکێکی ڕاستەقی ناهێنەیەکی تا فیلمێک یا کوتە فیلمە یا فیلمێکی سینەمای ئەمە واکە کە تۆ پەیامەکەت بگەێنی بە هەموو گیان لە ڕێگەی فیلمەوە لە ڕێگەی سینەما چکە زمانێکی جیهانیە سینەما یعنی ئەتوانی کە تۆ هەموو ئەو کێشانی خۆ لە ڕێگەی ئەکتەرەکانەوە و لە هەموو ئەو چیرۆکە ڕاستەقینانەی کە ڕۆژانە بەسەر ئێمایەت تۆ لە ڕێگەی فیلمەوە پامکەی خۆتەگەیان سەکانی خۆش منەوێ بێ بینتانە ڕوا هاوسەرەکەشت ئەویش لە هەمان کاتە ئەکتەرە ئەمەوێت ئەوەش بڵم پامی تۆ چییە وەکوین تا چەند ئەتوان هاوسەرەکان کە هاوسەرەکە ئێستا تۆ ئەکتەرە تا چەند خێزان دەورە بینێ لەوەی کە هەم خۆشە وەکو ئەکتەرێک هەم هاوسەرەکەش بتوانن ڕێگە بن بە کچەکانیان باوسەرەکانیان بتوان لە فیلمەکانە ڕۆڵی کاریگەریانە بێت. سپاس بۆیەوە لە هەموو بوارێکە ئینسان پێویستی بە هاوکاری یەکتر مرد بێ خێزان بێ هەر کەسێک بێت منش بۆ پەڕی شانازیەوە شانازی پێوە کەمە کاتێک پێوەی سەربەز بەرزم و خۆشی بۆ شتێک مەسموع دەستەکانە خۆش بێت ئێمە هەوڵەیەم بچینە لای بەشێکی تر لەو هونەرمەندانە کە بزانین ئەو کێشە و گرفتانە چین کە ڕوبەڕۆی ئەکتەران ئەبێتەوە لە بەرهەمهێنانی فیلمێکی سینەماییە تا چەند ئەتوانین ئێمە بتوانین دەقاودەق ئەو کێشە و گرفتانی کە لە کۆمەلگایە بە شێوازێکی هونەری ئێمە بتوانین بیگوێزینەوانێ ئێستا بەوێت ئەگەر ئەکتەرێک لێرە ئامادە بێ بەڵێ وەکو دیارە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی چاتونەتێن ئەم کاتە باش بە شێوەیەکی ڕاستە خۆ لەگەڵتین بەڕێزت وەکو ئەکتەرێک کە ساڵانێکە لە بواری هونەرە ئیشەکەن ئەو کێشانی کە ڕوبەڕووتانە بێتەوە لە بەرهەمهێنانی فیلمێک ئایا لە ڕوانگەی دەقەوە بێت یاخود هەر ڕوانگەیەکەوە بێ شێوازی ئیمکانێتی بەرهەمهێنانی فیلمەکە بێت چین زیاترە ئەو کێشانە گرفتانە بێتەوە ڕوبەڕووتانە بێتەوە. زۆر سپاس وەڵی ئەوەی گرنگە لێرەیە طبعاً شێوازی بەرهەمهێنانەکەیە تۆ هەتا بودجەیەک دابین نەکرێ بۆ فیلمێک پێش سیناریۆ و ئەکتەر و دەرهێنەر و ئەمانە دەبێتەوە بجەکە دابین بکەیت بەداخەوە چەند ساڵێکە بە بۆنی ئەم قەیرانەوە زۆر بەمان لە کاری هەم زنجیرە دراما هەم فیلم هەم کورتە فیلم دوور کەوتینەتەوە ئیترەوە چارەسەر نییە ینی قەیرانەکە هەموو وڵاتی گرتوێتەوە دەنا ئێمە ناڵێم نیمانە بەقەدەر حاڵی خۆمان سیناریسمانەیە دەرهێنەرمانەیە جگە لەوەی یعنی دنیایەک ئەکتەری باشەیە لە بوارەکە کە ئیژەکە بەڕێز وەکو هونەرمەندێکی دیاری هەڵەبجێ کە بە بەهادین هەڵەبجەی ناسراوی ئایا بەڕێزت زۆر کات بیستمانە
پارچە موزیکێک بێ پێشکەشکراوە بە ڕۆحی شەهیدانی هەڵەبجە یاخود شانۆگەریەک بێ ئێستا هیچ شتێکراوە هیچ هەوڵێک دراوەکو بتوانن فیلمێکی جوان لەسەر ئەو کارەساتە گەورە و مەرگەساتەی بەسەر هەڵەبجەیەکانە هاو بکرێتە دیکۆمنتێک و بە هەموو جیهانی پیشان بینە ڕێگەی هونەری سینەماوە؟ نا بێگومان چەند کورتە فیلمێک کراوە دەربارەی کارەساتی هەڵەبجە بەڵام هێشتا حەقی خۆی نەدراوەتێ بەخۆم بەشدار بووم لە کورتە فیلمە بەڵام کارەساتی هەڵەبجە هێندە گەورەیە یعنی بەڕاستی بودجەیەکی زۆر گەورەی ئەوەیە کە تۆ ئەو کارەساتە نیشانی دنیا بێ لە ڕێگای فیلمێکی سینەماوە دەوە دەبێت دەنهێنەری باشی هەبێ تەکنیکی باشی هەبێ ئەکتەری باشە بێ بۆ ئەو بارە اینجا ئێمە ئەتوانین کارێک بۆ هەڵەبجە کە بتوانین حەق بەو کارەساتە گەورە بین دەنا نەکردنی باشترە ئەگەر کەرچ و کاڵ بێ دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەین بەڵێ ئێستا بەشێکی زۆر لەو هونەرمەندانە لێرە ئامادەییان هەیە کە هاوکاران پێمەڵن ئەبێ بچینەوە لای فەرشی سوورەکە پێچێت کەمێکی تر میوانانی ئیڤێنتەکە و هەروەها کۆمەڵە کەسی تر ئەمێ ئاماژەی پێ بم کاگرێوار ئەگەر لەگەڵمان بیت ئێستا ئەگەر هاوکارم بتوانێت وێنەکان بگوازێتەوە بە شێک لە ئەکتەرەکانی ئەم فیلمە دەرهێنەرەکەی پێچێت بەڕێز دەرهێنەر حەسەن حوسێن لێرە ئامادەیە و بەسەر فەرشی سوورە ئەڕوات ئێستا ئامادەکاریە کرێ بۆی بتوان بێنە ژوورەوانێ و بەسەر فەرشی سوورە لە سیتی سینەما لە شاری سلێمانی بتوانن بڕۆنە ژوورەوانێ چکە پاشکەمێکی تر وەکو ئۆزانین کۆمەڵێک وتار پێشکەشەکرێ و دواتر ساعت 4:30 ئیڤنتەکە دەست پێ کات و فیلمەکە فیلمی ڕەشەبان نمایشەکرێت لە ئێستا میوانان دەستخۆشی لێکەن و پیرۆزبایی لێکەن و هەوڵێن ئێستا بە هاتنە ژوورەوەی گەیشتنی کۆی ئەکتەرەکانی تر سەرجەمیان بڕۆنە ژوورەوە و ئامادە بن لەسەر فەرشی سوور ئێستامە بەشێکە لەو ئەکتەر و دەرهێنەر و کۆمەڵێک لە ستافی فیلمی نمایش لێرە گەیشتونە تا شاری سلێمانی و سیتی سینەما لە سلێمانی و وڵاتیان و هونەرمەندان و هاوکارانیش بە چەپڵەی خۆیان ئەتوانن پیرۆزبایی لەکەن ئێستا لە ئێستا ئاری ئەمە ئاماژە پێ بکەم میوانان ئەچنە ژوورەوانێ بۆ هۆڵی نمایش بۆ ئەوەی بتوانن هەم گوێبیستی وتاری ڕۆژی جیهانی سینەما بن هەمیش بتوانن کە لە هین بتوانن کە لە گوێبیستی ئەو وتاری ئەو ڕۆژە جیهانیە بن و دواتریش بتوان بینەری فیلمی ڕەشەبان وەکو لە سەرەتا چەند جارێک ئاماژەمان پێکرد فیلمەکە تایبەتە بۆ کچێ ئێزیدیانێکە لە شەنگال زوڵم و زۆرێکی زۆریان بەرامبەر کراوە بتوان لە ڕێگەی فیلمە و ئازار و نەهامەتەکانی گەلی کورد بە جیهان بگەێن و هەروەها ئاماژە بۆ بکەن فیلمی ڕەشەبایەکە لەو فیلمانێک کە هەڵگری کۆمەڵێک خەڵاتی نێودەوڵەتی و جیهانیە کە توانیوێتی بەدەستی بێنێ و لە کوردستانیش لە شاری سلێمانیش ئەمە بۆ یەکەمین جارە ئەم فیلمان نمایشەکرێت. ئێستا ئەگەر هاوکارم بتوانن وێنەکانتان بۆ بگوازێتەوە لە ئێستا میوانانی سیتی سینەما و بینەرانی ئەم فیلمەوە بەشێک لە هونەرمەندان ئەچنە ژوورەوانێ بۆ هۆڵی نمایش بۆی بتوانن فیلمەکە ببینن گوێبیستی وتاری ڕۆژی جیهانی سینەما بن لە شاری سلێمانی کە بە خۆشحاڵی و سەرەڕای خەیرانەکان پایتەختی ڕۆشنبیری بەردەوامە لە چالاکیەکانی. باڵە سۆنیا دەستە خۆش بێ سوپاس بۆ تۆ ئێمە دەرفەتانە دەینی ئێوە و هاوکارانتان بچنە ژوورەوە بۆی وتاری ڕۆژی جیهانی سینەما بۆ بینەرانمان بگوازینەوە ئێمە شۆک و کورسات نیوز بە شێوازێکی ڕاستەخۆک و دەستگای میدیای کورسات کە سپۆنسەری ئەم ڕۆژەیە و ئەم نمایشی فیلمەیە فیلمی ڕەشەبا تاوەکو بتوانین بە وتارەکە و هەروە بەشێک لە چالەکەکان بۆی خۆشەویست بگوازینەوە خۆشەویستانە مەناو یەکێک لە هۆڵەکانی سیتی سینەمای لە شاری سلێمانی و ئێستا ساتی چوونە ژوورۆی بەشێکی زۆر لە ئامادەبوانە دیارە بەشێکی زۆر لە ئامادەبوانی کە ئەمڕۆ لەم نمایشی فیلمەدا یاخود لەم چالەکێدا بەشدار دەبن پێکهاتوون لە هونەرمەندان و ئەکتەران و کەسانی سیاسی و زۆرێک لە بوارەکانی تر ئەوەی کە جێگەی دڵخۆشی هەمیشە دەوترێت کاتێک فیلمێکی کوردی نمایش دەکرێت بۆ ماوەی زۆر جار مانگ زیاتر ئەو نمایشە بەردەوامی دەبێت و هەمیشە هۆڵەکان پڕن بەم شازی کە دەبینی پەیتا پەیتا هاوڵاتیان ڕوودەکەنە نێو هۆڵەکانی سینەما ئەمە دەیسەلمێنە کە بینەری کورد بۆ سینەما بینەرێکی زیندووە بەردەوام پێی خۆشە کارە هونەری و کارە خۆماڵەکانی پێشکەش بکرێ بەڵام ئەگەرچی بەوەی قەیرانە داراییەوە کە زۆرێک لە هونەرمەندان ئاماژەیان پێکرد قەیرانی دارایی هۆکار بووە لەوەی کە زۆرێک لە کارە سینەماییەکان پەکیان بکەوێت یاخود بەرەمهێنانی کارە سینەمایەکان بە جۆرێک لە جوارەکان
خاویان پێوە دیار بێت ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە بەشێکی زۆر لە شاشەی سینەماکانی کوردستان کەم بن لە یاخود فیلمەکان بە پەنجەکانی دەست بژمێردرێن ئەمانە هەمووی کۆمەڵێک لەو گرفتانن کە باسییان لەوە دەکرد بەشێکی زۆر لە هونەرمەندانیش ئاماژیان بەوە دەکرد کە نەمانتوانیەوە فیلمێکی نیشتیمانی بەرهەمبێنین فیلمێکی نەتەوایەتی کە پامەکەی پامێکی نەتەواتی هەڵگرت بێت یاخود ئەو چرکە سات و ژینۆسایدانی کە بەسەر گەلی کورداتوە لە نێو دووتێ فیلمەکاندا بەشداری فستیڤالە گەورەکانی پێ بکەین دەوترێت کوردستان و عێراق پڕن لە ماتریال یاخود پڕن لە سەرچاوی سیناریۆی ڕووداوی ڕاستەقینە ئێستا هەر لە ڕووداوی قوربانیانی برائێزدەکانمان لە شەنگار و چیرۆکی ئاوەرەبوونیان وەروها چیرۆکی بازرگانیکردن و مامەڵی بازرگانیکردن بە کچان و ژنانی ئێزدیەوە لە هەمان کاتدا مەرگەساتی ئەنفال و مەرگەساتی هەڵەبجە و کۆڕە و هەموو ئەمانە دەبنە سەرچاوی بەهێز بۆ دروستبوونی بیرۆکە لای سینارنستان بە تایبەتی سیناروانی کە کاریان نووسینەوەی دەقی سینەماییە بێگومان دەبێت سوود لەم ناوەڕۆکەکانیان وەربگیرێت زۆر جار ناوەڕۆکی هەندێک ڕۆمان کە نزیکن لەم مەرگەساتانەوە وەرگێڕدراون و وەکراون بە فیلم بۆ نمونە شاری مەسخارە سپەکانی بەختیار عەلیەکە لەو ڕۆمانانەی کە نزیکە لە مەرگەساتی ئەنفالەوە ناوەڕۆکێکی کراوە بە فیلمێکی سینەمایی لە هەمان کاتیشدا دەکرێت ئەکتەرانی ئێمە دەرهێنەرانی ئێمە سوود لەم بابەتە وەربگرن زۆر جار لە میدیا کوردیەکانەوە ئاماژە بەوە کراوە لە ڕێگەی دەرهێنەرانەوە کە ئەوان نەیانتوانیوە فیلمێکی سینەمایی لەم شێوازە بەرەم بێنن و ڕاستەخۆش وەکارەکان گەڕاندوێتەوە بۆ قەیرانی بودجە کە ئەو فیلمانە بێگومان ئێمە زۆر جار کرد لە پرۆگرامی ئەواری کورسانیوزدا یەکێک لە بەرگەکانمان بەڕگەی بۆکس ئۆفیسە دەڵێن ئەم فیلمە بە بەهای ئەوەندە ملیار دلار بەرەم هاتووە تا ئێستا ڕەنگە هیچ فیلمێکی کوردی نەبوو بێت ئەوەندە ملیار دلاری بۆ سەرف کرا بێت توانرا بێت ئەو بڕەپارەیەی بۆ تەرخان بکرێت ڕەنگە ئەمە لە گرنگی نەدانمان نەبوو بێت بۆ ئەوەی کە ئێمە هەست بە گرنگی فیلمێک ناکەین بەڵکو ئەوەندە قەیران و کەلێنی ترمانی ڕەنگە لە کۆمەڵگای ئێمەدا بە تایبەتی لە نێو هونەرمەندانیشدا ئەم دۆخە هەمیشە جارێکتر زیندوو بێتەوە نەمانتوانی بێت ئەو داهاتە زۆرە بۆ فیلم تەرخان بکەین لە کاتێکدا ئەو وڵاتانە کاتێک سپۆنسەری فیلمێک دەکەن و ئەوەندە ملیۆن دۆلاری تێدا تەرخان دەکەن دەزانن ناوەڕۆکی فیلمەکە دەیهێنێت و دوجار ڕەنگە چەندین هێندە پارەی دەستکەوێتەوە لە نێو هۆڵەکانی سینەمادا کاتێک نمایش دەکرێت ئێمە بۆچی لە نێو هۆڵەکانی نمایشدا فیلمە کوردیەکان نچنە کێبڕکێ و ململانیەوە بۆ ئەوەی بزانین کێ لەم هەفتەیەدا بۆکس ئۆفیسی کوردی وەرگرتووە هیوادارین ڕۆژێک لە ڕۆژان سینەمای کوردی بگاتە ئەم ئاقارە و بیریشتان دەخینەوە ئەو وێنانی کە دەبینن لە سەر شاشەی کورسات نیوز لە پرۆگرامی ئەواری کورسات نیوز چالاکیەکە لە شاری سلێمانی لە سیتی سینەما کە بەبوونی ڕۆژی جیهانی سینەماوە ساز کراوە خۆشبەختانە بەشێکی زۆر لە هۆڵەکان بە کوالیتی پرۆفشناڵی دروست کراون بەڵام ڕەنگە لە قەبارەدا بچووک بن هاوشانی ئەو هۆڵە گەورانی سینەمانە بن کە لە جیاندا هەیە بەڵام خۆشبەختانەش ئەم هۆڵی کە لە شاری سلێمانیدا هەیە چێکە لە هۆڵە باشەکان کە لە ڕۆی سیستەمی دەنگ و ڕەنگەوە توانێتی کوالیتێکی باش بێت و بەشێکی زۆر لە دەرهێنەران لێ ڕازین لە هەمان کاتیشدا ئەمانە جێگەی دڵخۆشین هەمیشە دەرهێنەران و توانە هەتا ژمارەی هۆڵەکانی سینەما زیاتر بێت ڕوتی سینەما لەو شارەدا زیندووتر دەبێت ئێستا بۆ من لە شارێکی وەکو سینەمادا لە کۆمەڵگای سیتی سینەما چەندین هۆڵی سینەمای تێداوەت هەیەک هۆڵ نییە بەڵکو چەندین هۆڵە لە یەک کاتدا چەندین فیلمیش نمایش دەکرێت ئەگەر هەڵە نەبم لە یەک کاتدا لە 6 هۆڵی سینەمادا لەوێ فیلمەکان نمایش دەکرێت بەڵام ئەمڕۆ تێکڕای سەرنجەکان لەسەر ئەم فیلمەیە لە هەمان کاتیشدا ئێمە سینەما سالممان هەیە و کۆمەڵێک سینەمای ترمان هەبوو لەوانە سینەما ڕەشید سینەما سیروان بەداخەوە ئەمانە بەهۆی گۆڕانکاری لە دیزایانی شوێنەکە یاخود نەبوونی بینەر و زۆرێک لەمانەیە خود نەبوونی کوالیتی ناوەڕۆکی سینەماکان ئەگەرچی ساڵانێکی زۆر خزمەتیان کرد ئەمان ئێستا گۆڕاون بوون بە شوێنی بازرگانی بینە باڵەخانەی تر بەڵام بۆ خۆی شاری سلێمانی شارێکی زیندووە و سینەمای تێدا بەردەوام لە هەمان کاتدا لە دەستگای چاپ و پەخشی سەردەم ساڵانێک لێکۆڵینەوە خوێنەوە دەکرا بۆ ناوەڕۆکی فیلمەکان من بۆ خۆم خۆمێکێک ملەوانی کە دەچووم 4 ڕۆژ جارێک تەماشای فیلمێکمان دەکرد و لەوێ
گفتوگۆ و باسوخواز دەکرا لەسەر ناوەڕۆکی فیلمەکان ئەم فیلمە باز دەچی دەکات گریەکەی چییە ئەوە چۆن بەرەم هێنراوە ئەو بودجەی کە بووی دەرخان کراوە چۆنە کوالیتی یاخود سیستەمی کامێرا لەم فیلمەدا چۆن بەڕێوە دەچێت ئەکتەرەکان چێن بۆچی ئەم ئەکتەرە دەستنیشان کراوە ئەمانە هەمووی پۆینتن دەرهێنەرانی سینەما کاری لەسەر دەکەن و دەیانێت بزانن کاتێک دەست دەبن بۆ ناوەڕۆکی فیلمێک بزانن بە چ شێوازێک بەرهەمی دێنن وەکو ئاماژەمان پێکرد ئەو وێنانی کە لەسەر شاشەی کورسات نیوز دەیبێنن بەڕێوەچوونی چالەکیەکانی ڕۆژی گیانی سینەمایە کە لە شاری سلێمانی لە سیتی سینەما لەوێدا بەڕێوە دەچێت کە بێکی تر وتاری ڕۆژی گیانی سینەما لەلایەن بەڕێبەراتی سینەمای سلێمانیەوە پێشکەش دەکرێت دیارە هەر لە نێو وتارەکاندا ڕەنگە ئاماژە بەم قەیرانە بکەن ئاماژە بە ئەم دۆخە بکەن کە ئێستا هەرمی کوردستان پیایدا تێپەڕ دەبێت کەمێک پێش ئێستاش هاوکارمان سۆنیا لە ڕێگەی زۆرێک لە هونەرمەندانەوە ڕابۆچوونی ئەوانی بۆ گواستینەوە کە زۆرینیان ئاماژیان بەوە دەکرد لەم دۆخەدا ئەم چالاکیانە جێگەی دەستخۆشی و ڕێزن و ئەم چالاکیش با سپۆنسەری دەستیای میدای کورسات بەڕێوە دەچێت وەکووتمە فیلمی ڕەشەبا کە ناوەڕۆکی فیلمەکە باس لە مەرگەساتی یاخود قوربانیەکانی کچان و ژنانی ئێزدی دەکات ببورن کە چۆن بەدەست گروپی تیرۆریستی داعشەوە کە ئەمەش بۆ خۆی خامێکی زۆر زۆر باشە هەم جۆری چیرۆکەکە چیرۆکێکی ڕاستەقینەیە لە هەمان کاتدا وەرگێڕدراوە لەوەی کە ئێمە خۆمان ئەم تراژیدیانەمان بەسەر هاتووە ئێمە خۆمان زۆر جار ئەڵێن بووین بە ناوەڕۆکی فیلمەکان خۆمان بووین بە فیلم بەڵام ئێستا دەتوانین ئێمە لە خۆمانەوە دەیان بیرۆکەی ناوازە پەل بەهاوێتی نێو سیناریۆکانەوە و بتوانین سوود لە ناوەڕۆکەکانیان وەربگرین. ئێستا ساتی چوونە ژڕۆی بەشێکی زۆر لە ئامادەبوانە بۆ نێو هۆڵی سینەما لە شاری سلێمانی سیتی سینەما ببورن کە وەکو ئاماژەم پێکرد بە سەدان کەس ئەمڕۆ لە بینینی یاخودمایشی ئەم فیلمەدا بەشدار دەبن لە هەمان کاتیشدا ئێستا ساتی ئامادەکردنە و واروها شوێنی تایبەتێ بۆ هەندێک لە میوانە تایبەتەکان و واروها ئەوانی کە باسیشمان کرد ژمارەیەکی یەجگار زۆر لە هونەرمەندانن ئەم دیمانانە بە شێوازێکی ڕاستەوخۆن و کەمێکی تریش دەچینە لای وتاری بەڕێوەبەراتی سینەما لە ڕۆژی گیانی سینەما. بەڵە خۆشویستان وەکو ئەو وێنانی کە دەیبینون و پێشمان ڕاگەاندن ئەمڕۆ لە شاری سلێمانی چالەکیەکانی ڕۆژی سینەما با نمایشکردنی فیلمی ڕەشەبا دەست پێ دەکات پێشتریش بەڕێوەبەری سینەمای سلێمانی بە کورسات نیوزی ڕاگەیان لەم قەیرانەدا تەنها توانیومانە ئەم چالەکی ڕێک بخەین ئەویش نمایشکردنی فیلمی ڕەشەبایە کە فیلمێکی لە ناوەڕۆکدا زۆر بەهێز و خاوەنی چەندین خەڵاتی جیهانی و بەشداری چەندین فستیڤاڵی جیهانی کردووە و ناوەڕۆکی فیلمەکەش وەکو ئاماژەمان پێکرد باس لە کچان و ژنانی ئێزدی دەکات کە چۆن بەدەستی گروپی تیرۆریستی داعش بازرگانیان پێوە دەکرێت و ئەمڕۆ لە ناوەڕۆکی فیلمێکدا بۆ پێشچاوی بینەرانی سینەما لە شاری سلێمانی دەخرێتە ڕوو و بەشێک لە هونەرمەندانی تریش لە ڕێگەی ماکی کورسات نیوزەوە ئاماژەیان بەوە کرد کە تا ئێستا ئێمە نەمانتوانیوە سینەمایەکی نیشتیمانیمان هەبێت کە ئاڵێن سینەمای نیشتیمانی مەبەستمان لێ ئەوەیە کە لە ناوەڕۆکی فیلمەکاندا ئەو هەموو چرکەسات و مەرگەساتی کە بەسەرگەلی کووردا هاتووە بیانکەینە ناوەڕۆکی سیناریۆکان و بیانکەینە هەوێنی ئەو چیرۆکانی کە چیرۆکی ڕاستەقینن. زۆرێک لە هاواداری فیلم کاتێک تەماشای فیلم دەکات کاتێک دەڵێت ئەم چیرۆکی نێو فیلمەکە لە ڕووداوێکی ڕاستەقینەوە وەرگیراوە ڕاستەخۆ تێکڕای سەرنجەکانی دەچێت بۆ ناوەڕۆکی فیلمەکان. ئەم فیلمی ئەمڕۆژ بەشێکی زۆری ڕووداوەکانی لە چیرۆکێکی ڕاستەقینەوە وەرگێردراوە و ئەمڕۆ لە شاری سلێمانی لە بەرهەمی خۆماڵی سینەماییدا دەخرێتە ڕوو. زۆر جار باس لەوە کراوە قەیرانی نەبوونی هۆڵ نەبوونی سینەما یاخود کە ئاڵێن سینەما تەنها مەرج نییە هۆڵێک دروست کرێت بەڵکو دەبێت لە ڕۆی سیستەمی دەنگەوە
سیستەمەکی تاو پرۆفشنال بێت و بتوانێت کەسەکە ینی وێنە لەگەڵ دەنگدا بەتەواوەتی گونجاندنی هەبێتەرەکو هونەرمەند بادین هەڵبچی ئاماژەی پێکرد ئێمە دەبێت دەنگ و ڕنگواروە هونەرمەندێکی تریش کە پێشتر میوزیسیان بوو ئاماژەی پەوە کرد میوزیک لەگەڵ وێنەدا هەردووکیان تاڵکەری یەکترن دەتوانن کارێکی جوانی خۆماڵی پێشەش بن ئەم کارێک ئەمڕۆژ پێشێش دەکرێت دیارە سەرجەمی تێچۆکەی واروەها ستافی بەرهمێنی ئەم فیلمەش هەمویان کوردن و دەرهێنەرەکەشی لە کاتی نمایشی فیلمەکەدا ئامادە دەبێت و کەمێکی تر ئێمە هەوڵەدەین بچینە لای چالاکیەکە واروەها وتارەکەی وتاری نێو فیلمەکە بۆ ئەوەی پێکەوە جۆمان لە وتاری بەڕێوەبەراتی سینەمای سلێمانی بێت بزانین لەم ڕۆژەدا دەیانەوێت لەسەر سینەما لەسەر ڕەوشی سینەما لەسەر کارکردنی ئەکتەران قەیرانی ئەکتەر ئەمانش جارێکی تر دیوێکی تری بواری سینەمان کە ڕوودەدەن یاخود پیشە لە کوردستاندا توانراوە کاری ئەکتین بکرێت بە پیشە کە وەک چۆن هاوشانی هەندێک لە وڵاتان ئەستێرەکانی بواری دنیا بە پیشەکەیان ئەوەندە سەرۆت و داهاتیانەیە زۆر جارێمە لە پرۆگرامەکەماندا باسی کێبڕکەی سەروەتی زۆرێک لە هونەرمەندان و ئەکتەرانمان کردووە بۆچی ئێمە نەمانتوانین ئەکتەرانی ئێمەش هاوشانی ئەکتەرانی تر بەجیهانی بن ئەمە ئەرکی چێیە ئەمان هەموو پرسیارانان کە زۆر جار لە نێو میدیاکاندا دروست دەبن دەبنە هەوێنی دەیان بابەتی چاوپێکەوتن و واروەها بە دوواداچوونی مەیدانی بۆ ئەم بابەتانە بیرتانەخینەوە لە شاری سلێمانی لە سیتی سینەما کەمێکی تر دەست دەکرێت بە وتار و هەروەها نمایشی فیلمی ڕەشەبا و ئەم فیلمەکە وکوتمان ناوەڕۆکەکەی باس لە ڕووداوێکی ڕاستەقینەیە کە بەسەر گەلی کووردا هاتووە ئەوەی کە دەمەوێت لەم بەشی تردا کە بۆتانی بخەمە ڕوو ئەوەیە لە ساڵانی ڕابردوودا زۆرێک لە هونەرمەند و ئەکتەرە جیهانیەکان بانگێش دەکران و بانگێشنامەیان بۆ دەکرا کە بێن بەشدار بن لە چالەکیەکانی سینەمادا و لە بری یەک فیلم دەیان فیلم نمایش دەکرا و زۆر جار چالەکیەکان ماوەی چەند ڕۆژێکی دەخایان ببورن ئەمەش هۆکارێک بوو بۆ ئەوەی کە هونەرمەندانی کورد لەگەڵ هونەرمەندانی جیهانی هەم هەمانگیەک دروستکەن هەم ئەوانیش چاوێن بکرێت بە کارە کوردیەکان زۆر جار ئەو فیلمانی کە لە ناوڕۆکەکان کوردیە و لە سینەماکانی جیهاندا نمایش دەکرێن دەبنە جێگەی سەرنج و تێڕامانی زۆرێک لەو چاوی ڕەخنەگرانەی کە لە دنیای سینەمادا کار دەکەن لە دنیادا کاتێک فیلمێک بەرهەم دەهێنرێت دەکەوێتە بەر ڕەخنەی زۆرێک لە ڕەخنەگرانی بواری سینەما زۆر جار بە ڕەخنەکانیان ئەوەندە ڕەخنە لە ناوەڕۆکی فیلمەکان دەگرن بەڵام ڕەخنەکانیان دوجێت دەبێتە هۆی دروستکردنی دەرهێنەرێکی باش دەبێتە هۆی دروستکردنی ستاف و گروپێکی باش فیلمی سینەمایش بێگومان بەکاری گروپین ئەنجامەدرێت ڕاستە دەرهێنەر پێی دەوترێت باوکی ئیش بەڵام دوجار ئەگەر کاری گروپینی لەگەڵدا نەبێت ڕەنگە نەتوانێت کارەکەی بە ترۆپ بگات ئەمێنانی کە دەیبینن بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانین ببورن لە سیتی سینەمایە کە بۆکبینیمان بەشێکی زۆر لە ئامادەبووان لە شوێنی خوان دانیشتون لە چاوەڕوانی دەستپێکی چالەکیەکانی ڕۆژی سینەمادان خۆشویستان ئەچینە لای دەستپێکی چالەکیەکانی ڕۆژی جیهانی سینەما لە شاری سلێمانی و بەجێتان دێڵین بۆ وتەکان و واروەها چالەکیەکانی دەرهێنانی هونەرمەند حسێن حەسەنە کە ئەمڕۆ خۆی و هاوڕێکانی ئامادەن دووبارە بەخێربێن. سەرەتا بۆ گیانی پاکی شەهیدان و هونەرمەندانی کۆچکردو چەند ساتێک پێکەوە بە بێدەنگی و ستین فەرمونون. سپاس. بەڕێزان ئێستاش وتاری بەشی هونەری سینەمای سلێمانی لەلایەن هونەرمەند کاوە قادر بەڕێوەبەری بەشی هونەری سینەما دەخوێنرێتەوە با بەڕێزیان بفەرمێت. هەموو بەخێر بن بەخێر بن سەر چاوان عزیەتان کێشە
بەڕاستی سەرسامین بەڕاستی یاخوا بەخێربێن ئەمەی کە لە بیرم چوو حەزەکەم شتێکتان بۆ بجەرمەوە برادەرێ وتی لە نێژی جومعاتمە دەرەوە لە بەردەمی مزگەوتەکە سوالکەر وەستا بوو خەڵک پارەیانێ سێری سوالکەرەکان مەکەوتی زەرامێ لە دواوە ئاوای لێکردم و 50,000 خستە دەستمەوە کاکە ئەوە زۆرە چۆن نەبێ ئاواتی کاکەوەی خۆتە لە پێشمەوە نوێژتەکە لێوکەوە بەخێبن بەڕێزان هونەرمەندانی ئازیز سینەماکارانی خۆشەویست ئەمڕۆ 28 دوانزە یادی ڕۆژی جیهانی سینەمایە کەرنەڤاڵی هونەرە لەم یادەدا کە بەشەکەمان بەشی هونەری سینەمای سلێمانی کە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیە بە هاوکاری دەستگای میدیایی کورسات و سیتی سینەما ئەم یادە دەکاتەوە بە خراپنێکی گەرمتانەکەین و پیرۆزبایی ڕۆژی جیهانی سینەماتان لێکەین ئازیزان هەمووان ئەزانن لەم کاتەدا نیشتێمانەکەمان بە تونێلێکی تاریکدا تێپەڕێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە چەند لایەکەوە گیرۆدەی دەستی تیرۆر و نائەدالەتی و شپرزەیی دەستی قەیرانە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکانە ئەم تەمومژەی هەرێمی کوردستان کاریگەریەکی نەرێنی زۆری کردوتە سەرژیانی بەگشتی و هونەر بە تایبەتی قەیرانەکان لەمپەرێکن لە بەردەم هەموو کایەکی داهێنەرانە بۆیە ئێمەش وەک سینەماکارانی کوردستان بە دەرنین لەو نەهامەتیە چەند ساڵێک لەمەوبەر هەر هونەرمەندە دەستڕەنجین و داهێنەرەکانی ئەم بەشەی سینەما کە بەداخەوە جاران بەڕێوەبەرایەتیەکی سربەخۆ بوو توانی بووی چەندین کاری گەورە و ناوازەی سینەمایی لە فیلمی درێژ و کورت و دۆکیومنتەری بەرهەم بهێنێت و ساڵانە زیاتر لە 8 فێستیڤاڵی گەورەی چەند ڕۆژی لە سلێمانی و کەلار و هەڵەبجە و ڕانیۆ بەڕێوە بە لە زۆر وڵاتی دوور و نزیکەوە سینەماکاران لە شاری سلێمانی کۆبوونەوە ئەمە بێجگە لە وەرزەکانی نیشاندانی فیلم لە زوربەی شار و شارۆچکەکان ئەو شارانی کە سەر بە پارێزگای سلێمانی و چەندین وەرکشۆپی بوارە جیاجەکانی کاری فیلمسازی بەڕێوە بات هونەرمەندانی بەشەکەمان لە کاری هونەری گەورەدا توانیوانە لە چەندین فێستیڤاڵی ناوخۆیی و ناوچەیی و جیهانیدا خەڵاتی گەورە بەدەست بێنن بۆیە بەم بۆنەوە بە پێویستی ئەزانین داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین وەک چۆن پێویستە ئاوڕێکی جدی لە کەرتی تایبەتی بواری فیلمسازی باتەوە ئاواش خەمخۆرانە لایەک لە بەش و بەڕێوەبەرایەتیە پسپۆرەکانی بوارەکانی هونەر بداتەوە ئاواتمانە دوای تێپەڕاندنی قەیرانەکان هەموو بەردێک بکەڕێتەوە شوێنی سنگینی خۆی و بتوانین بۆنەیەکی پیرۆزی وەک ئەمڕۆ بە یەک ڕۆژ کۆتایینەیەت و چەند ڕۆژێکی پڕ بەرهەمی سینەمایی خۆمان پێشکەش بە ئێوە و پێشکەش بە بینەرانی دەرەوەی هەرێمی کوردستان بکەین کەرنەڤاڵی ئاست بەرز و جوانتر بە دنیای هونەری سینەما بکەین لە کۆتایی ئاجارێکتر پیرۆزبایی ڕۆژی ژیانی سینەما و ماندوونەبوونی سەرجەم هونەرمەندان و کارمەندانی بەشەکەمان دەکەین بۆ سوپاسێکی بەپایان بۆ هەموو ئەو بەڕێزانی کە هاوکارمان بوون هاوکاری بەشەکەمانن وەک دەستگای میدیایی کورسات و سیتی سینەمای بەڕێز کە هەمیشە لە پشتکارەکانمانەوە لە کۆتاییە سڵاو لە هونەر سڵاو لە هونەرمەندانی ڕەسەن سڵاو لەو نیشتیمانەی کە هونەر و هونەرمەندان ئەگرێتە ئەستۆی خۆی سپاس بەخێر بن سپاس بەڕێزان چەند ساتێک پێکەوە بە ترەیلەری فیلمی ڕەشەبا ببینین بەڵە خۆشویستانەوەی کە بینیتان بەشێک بوو لە وتەکانی کاوە قادر بەڕێوەبەری هونەری سینەمای سلێمانی کە ئاماژەی بەوە کرد لەم قەیرانەدا یاخود دۆخە دژوارەکانی هەرێمی کوردستان کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر بەڕێوەچوونی فستیڤاڵەکان واروها کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر ناوڕۆکی فیلمەکان و کاری سینەما لە هەرێمی کوردستاندا واروها ئاماژەی بەوە کرد کە پێویستە حکوومەت بە خێرایی
ئاوڕێجددی لەم کارتە بداتەوە. ئەمەی کا دەبینن بەشێکە لە ترێلەر یاخود ڕکلامی ئەو فیلمەی کە ئەمڕۆ نمایش دەکرێت. خەڵاتەکانە. بەڵە خۆشویستانەوەی کە لە سەر شاشەی کورسات نیوزۆ دەیبێنن شاشەی سیتی سینەمایە لە شاری سلێمانی و بە ئامادەبوونی ژمارەی بەرچاو لە هاوڵاتیان ئەمە ڕکلامی ئەو فیلمەیە کە کەمێکی تر لە چالاکیەکانی ڕۆژی سینەما لە شاری سلێمانی لە سیتی سینەما پێشکەش بە ئامادەبوانی نێو ئەو هۆڵە دەکرێت کە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات وارووا سیتی سینەما چالاکیەکانی ڕۆژی سینەما لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. کەمێک پێش ئێستا کاوقادر بەڕێبەری هونەری سینەما لە سلێمانی ئاماژەی بەوە کرد داوا لە حکوومەت دەکەین ئاوڕێجددی لە کەرتی سینەما بداتەوە و خەمخۆرانە بێتە دەنگ لە پێناو پاراستنی پسپۆڕی جیاوازەکانی سینەما. کە پێشکەشی چەند کەسایەتی و لایەنێکی ئەکات. خەڵاتی ڕێزلێنان لەلایەن بەڕێوەبەری گشتی دیوان بەڕێز خەلیل عەبدوڵڵا دەبەخشرێت بە دەرهێنەر حسێن حەسەن با بەڕێزیان بفەرمونون. بەخێر بێ. سپاس. خەڵاتی ڕێزلێنان دەبەخشرێت بە ستافی فیلمی ڕەشەبا کە لەلایەن هونەرمەند وشار ئەحمەد محەممەد یاریدەدەری گشتی بۆ کاروباری هونەری پێشکەشەکرێت با بەڕێزیان بفەرمونون. سپاس. خەڵاتی ڕێزلێنان دەبەخشرێت بە بەڕێوەبەری هونەری سینەمای دووهۆک بەڕێز ساڵح عارف کە لەلایەن بەڕێز محەممەد یاسین جێگری بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی پێشکەشەکرێت با بەڕێزیان بفەرمونون. بەخێر. سپاس. خەڵاتی بەشی هونەری سینەمای سلێمانی دەبەخشرێتە دەستگای میدیای کورسات کە هەمیشە هاوکار و پشتیوانمان بوون لە هەموو بۆنەوە ئیڤێنتەکانە. داوا لە هونەرمەند شیروان عیزەتەکەین بفەرمێت بە پێشکەشکردنی خەڵاتەکە. نوێنەری دەستگای میدیای کورسات فەرموو. سپاس. خەڵاتی ڕێزلێنانی بەشی هونەری سینەمای سلێمانی لەلایەن هونەرمەند کاوەقادر دەبەخشرێتە بەڕێوەبەری سیتی سینەما با بەڕێزیان بفەرمونون. بەڕێزان دوابڕگەم ئێوارێمان بە نمایشکردنی فیلمی ڕەشەبا کۆتایی پێدێنین. سوپاس بۆ ئامادەبوونتان. کاتێکی خۆش.
بەڵا خۆشەویستان ئەوەی کە بینیتان ڕێڕسمی دابشکردنی خەڵاتی ڕێزلێنان بوو بەسەر دەرهێنەر و ستافی فیلمی ڕەشەبا وەلامان کاتدا بەسەر هەندێک لە ئاکتەر و هەروەها دەستگای میدیایی کورساتیش وەکێکێک لە دەستگاکانی کە بەردەوام و خەمخۆرانە لە هەوڵی بەڕێوەچوونی فستیڤاڵ و کارە هونەرەکان و بەرەو پێچوونی سینەما بووە و ئێستاش ساتی دەستپێکی فیلمی ڕەشەبایە کە لە بینیمان پێشتریش دەرهێنەرەکەی خەڵاتی وەرگرت ئێستا بە هاوکاری یاخود بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات و سیتی سینەما ساتی دەستپێکی ئەو فیلمەیە کە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت بێگومان چالشەکان ئەمڕۆ بۆ ڕۆژی گیانی سینەما لە شاری سلێمانی بەتایبەتی لە سینەما بەم شێوازە بوو و ئەو وێنانی کە دەشی بینن دەستپێکی نمایشکردنی فیلمی ڕەشەبایە کە فیلمێکی سینەمایە و باس لە نەهامەتەکانی کچان و ژنانی ئێزدی دەکات کە چۆن بەدەستی گروپی تێرۆریستی داعش بەشێکی زۆریان بازرگانیان پێوە دەکرێت واروها باس لە خەبات و قارەمانێتی پێشمەرگەش دەکات لە هەمان کاتدا کە چۆن دەستیانە بۆ لە ڕزگارتنی بەشێکی زۆر لە ناوچەکە. ئەمانە بوون ئەو چالاکیانی کە لە ڕۆژی گیانی سینەما لە شاری سلێمانی بەڕێوەچوون.